ئەو پیاوەی لە سلێمانی هەموو لایەک بە دوای دائەگەڕا لە 1964 دەرکەوتەوە، بەڵام پیاوەکەی بەستۆڕە تاکو ئێستاش بوو بە 4 ڕۆژ چارەنووسی نادیارە. لە خوورمات و مەترسیەک لە سەرماڵان دروست بووە، ئەویش بوونی نزیکەی 30 ستونی کارەبایە کە لە ناو ماڵەکان چەقێنراون. ئەم هەواڵانە و هیتریشتان کەمێکی تر پێشکەشەکەم. سڵاتان لێبێت. مام ئاوڕەحمان ئەو پیاوە دنیادیتەی کە چەند ڕۆژێکە ڤیدیۆکانی سۆشیال میدیایان تەنیوە، پیرە پیاوێکی ماندوو شەکەتە ڕۆژانە بە فرۆشتنی بنێشت بژێوی ژیانی خۆی دابین ئەکات. پەیامنێری 1964 لە سلەیمانی شوێن ئەو چیرۆکە کەوت و پیاوە بە تەمەنەکەی دۆزیەوە. مام ئاوڕەحمان کە تەمەنی چۆتە سەروی 80 ساڵ دەڵێت 1 دینار لە هیچ کەسێک وەرناگرم و ڕۆژانە بە بنێشت فرۆشتن 10 تا 12,000 دینارم دەست دەکەوێت، خوانەی بڕێت بەشم ئەکات. مام ئاوڕەحمان ڕۆژانە لە چێشتخانەیەکی سلەیمانی نان ئەخوات، خاوەنی چێشتخانەکە ئاڵێت ئەوە 20 ساڵە لای ئێمە نان ئەخوات، بەڵام تەواو هیلاکی کردین تا ڕازیمان کردبێ بێ بەرامبەر نانمان لەلا بخوات، چونکە ئاوڕەحمان نەفسیەتی زۆر بەرزە و دینارێک لە کەس وەرناگرێت. دەشڵێت ئەو ڕۆژەی ئەم پیاوە بە تەمەنە دێتە لامان خوا زیاتر ڕسقمان ئەدات، چێشتخانەکەشیان زیاتر قەڵە باڵختر ئەکات. سبەینێ دەوامی وەرزی دووەمی خوێندن بە شێوەیەکی فەرمی دەست پێ ئەکاتەوە و مامۆستایانی ناڕازی شەڵێن بای کۆتەکەین. دکتۆر سەیوان فەرەز بریکاری وەزارەتی پەروەردەی هەرێم بە 1964 ڕاگەیاند دوای تەواوبوونی پشوەکانی تاقیکردنەوەی وەرزی یەکەم سبەی یەکشەممە دەوامی قوتابیان لە هەرێمی کوردستان دەست پێ ئەکاتەوە، بەڵام زۆری نەبرد. دەستەی داکەوشی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە، بەڵێن بایکۆتی دەوام ئەکەین. بە پێی ڕاگەیاندراوەکە بەهۆی دابەش نەکردنی موچەی مانگی 12 ساڵی پار و موچەی مانگی یەکەم ساڵ لە سبەی یەکشەممەوە بایکۆتی دەوام لە سەرجەم ناوەندەکانی خوێندن دەست پێ ئەکات. جەختیش دەکەنەوە دەستپێکردنی وەرزی دووەمی خوێندن بەندە بە ڕێکردنەوەی وادەی دابەشکردنی موچە و نەفەوتانی هیچ موچە و مافێک و زوو جێبەجێکردنی پرۆسەی تەوتینیش. هەرچەندە وەزئی کارەبا ئەوەندە باش نییە، بەڵام جیا لەوە دانیشتوانی گەڕێکی برایەتی لە قەزای خوورمات و بەدەستوونەکانی کارەباوە گرفتار بوونە. 30 دانیان لە ناو حەوشەی ماڵەکانیاندا چەقێنراون و مەترسی دروست کردووە. ئەمڕۆ دانیشتوانی ئەم گەڕەکە گرتبوونەوە و لە ڕێگەی 1964 پەیامەکانیان گەیاند و دەڵێن بەهۆی کۆنبوونی بەشێکی زۆر لا کێبڵ و ستون و محاویلەی کارەبا هەفتانە 2 تا 3 جار کارەبایان دەپچڕێت و بەردەوام با ڕێگەی فەرمانگەی کارەباون. مەترسی ئەو کێشەیە لەوەدایە کاتێک کێبڵێک لە سەر ستونەکان دەپچڕێت بەردەبێتەوە ناو حەوشەی ماڵەکانیان و لە ماوەی ڕابردوو شێشەیە لە ماڵەکان بەهۆیەوە ئاگری گرتبوو. 1964 کێشەی دانیشتوانیە و گەڕەکەی خوورماتووی گەیاندا لای فازڵ عەباس کە ناوبراوە بەڕێوەبەری فەرمانگەی کارەبایە. ئەو لەبارەی کێشەکەەوە وتی ماڵەکان زێدەڕۆییان کردووە و ناکشێنەوە، بۆیە ئێمەش ئامادەنین ئەو ستونانە بگوازینەوە، هەر ماڵێکیش دەیەوێت ستون لە حەوشەکەیدا نەبێت با خۆی بیگوازێتەوە. ماوەی 4 ڕۆژە پیاوێکی تەمەن 50 ساڵی دانیشتووی ناحیەی بەستۆڕا لە سنووری پیرمام لە ماڵ چۆتە دەروی نەگەڕاوەتەوە. دوایین جاریش کە لە کامێرای چاودێری دەرچووە لە دەروازەی شاری سۆران دەرکەوتووە. هەر بۆ یەتیمەکانی بەرگری شارستانی لە لێواری ڕووباری گەلی عەلیبەگ دەستیان بەگەڕان کردووە. کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی دارەی سۆران بە 1964 وت لە دوێنێوە بە 4 تیم و ئەمڕۆژ کردویانەتە 5 تیم خەریکی گەڕانین بە دوای ئەم پیاوە ون بۆدا، بەڵام نازانین بەرەو کوێ ڕۆیشتووە و تەنیا 1 جار لە کامێرەی چاودێری دەرکەوتووە، لە دوای ئەوەشەوە دیار نەماوە. هەرچەندە بەرگری شارستانی گومانی ئەوە ناکەن پیاوەکە کەوتو بێتە ئاوە واتە خنکابێ، بەڵام لە سەرخواستی کەس و کارەکەی گەڕان لە سنووری گەلی عەلیبەگ بۆ دۆزینەوەی دەستی پێ کردووە. بەپێی قسەی کەسوکاری ئەو پیاوە ون بووە وەزئی تەندروستی باش نییە و دوایین جار کە لە ماڵ دەرچووە وتوێتی دەچێت دەرمان دەکڕێت، بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە. دواتریش بە تەلەفۆن قسەی لەگەڵ خێزانەکەی کردووە وتوێتی لە هەولێرم، بەڵام وەک دەڵێن ئەو کاتە لە سۆران بووە. کەیسی منداڵە ونبووەکانی هەڵەبجا کەیسێکی ئاڵۆزە. چەندین کۆبوونەوە کراوە بۆردێکی تایبەت بەو منداڵە ونبووانە لە هەرێمی کوردستان کە بۆردێکی باڵایە دروستکراوە بۆ گەڕان بە دوای ئەو منداڵە ونبووانە.
دیارە منداڵەکان ژمارەیان ئەوانەی کەون بوونە نزیکەی 211 منداڵن تا ئێستا چەند منداڵێک باڵێن چەند ژمارەیەکی کەم دۆزراونەتەوە بەڵام زۆرینیان نەدۆزراونەتەوە زیاتر لە 7 خێزان خۆیان بە خاوەنی ئەو منداڵە ونبووانە ئەزانن بەڵام تا ئێستا زۆرینیان نەدۆزراونەتەوە ئێستا بڕیارە شاندێک لە هەرێمی کوردستانەوە بچێتە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی بەوردی بە دوای چارەنووسی ئەو منداڵە ونبووانە دابگەڕێت پێشتر کۆبوونەوە لەگەڵ لایەنی ئێرانی و هەروەها لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراقیش ئەکات وەک خۆ ئامادەکاریەک بۆ ئەوی بچێتە کۆماری ئیسلامی ئێران و بە دوای ئەو منداڵە ونبووانەدا بکەوێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.